سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەیامی تۆ لە شارە جوانەکەی هەولێر بەوێ خۆشەویست شاد بوومەوە بەو هەڵمەی دەوم بێت دیارەکە ئەمڕۆ کەشوهای شارەکەم زۆر ساردا و لە زستانێکی قوڵ داین ئەم ساڵ بەڕاستی خۆشحاڵم کە نمەنمەی بارانە بینم بەسەرمانە بارێت و ئێمە بە ڕەحمەتی خوای پەروەردیگارە بینین ئینشەڵا ئەم بارانەیە بێ بە ڕەحمەت بۆ تەواوی موسڵمانانی بەگشتیوە بە تایبەت شاری هەولێر بەهۆی ئەم بارانەوە خۆشی و شادی بۆ هەرێمەکەمان دەگەڕێتەوە. ئەمڕۆ دەمهوێت قسە لەسەر بابەتێ بکەم لەگەڵ خەڵکی شاری هەولێر ئەویش بابەتی ئەو دراما دووبلاشکراوانەیە کە ئێستا دەبینین درامایەکی دووبلاشکراوی زۆر زۆر هەیە لە نێو کۆمەڵگای کوردەواری کە شەوانە لەوانەیە تۆ سەعات 6 تاوەکو 12 شەو سەیری چەند ڕاگەیانێکەی لەوانەیە بە تەواوی ئەو سەعاتانە دراما پەخشکرێ هەموو ئەو درامانەیە کە دەبێتە هۆی داڕمانی ئەخلاقی کۆمەلگا دەبێتە هۆی تێکدانی کۆمەلگای کوردەواری بۆیە من ئەوڕۆ تاوتوێی کاریگەری دراماکان دەکەم لەسەر کۆمەلگای کوردەواری ئەخۆ بزانین کاریگەری باشیە بووە یاخود خراپ من لە نێو خەڵکە دەمێنمەوە لەبەر نمەنمەی باران ڕاوسەرنجیاوان بۆیەوە گوازمەوە بینەرمان بن. لەو فلیمانە ئافرەت سیر دەکات چۆن فێر بێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی حەقوا بە فلتەردا بڕوە بە فلتەردا بڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانی نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگونجێ هەمووکو کردەواری هەمووکو دینیشمان ئێمەوەکو مسلمان. ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاشکراوی کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێدا هەبوو شارەکەی مە گونجاو نیە بۆ ملەتی مە گونجاو نیە بۆی ئێستا کەم دادەنیشم تۆمەتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لە عیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەن درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی یعنی ماڵوێرانی و عایلە تێکدان و یعنی ئەگەر نەشمان بین یعنی ژێبیستین ڕۆژانە. بەڕای تۆ کاریگەری دراما دووبلاشکراوەکان چییە لەسەر کۆمەلگای کوردەواری ئایا کاریگەری باشی هەبووە یان خراپی هەبووە ئەو هەموو دووبلاژ ئەو هەموو درامایی کە ئێستا لە نێو میدیاکانی کوردی پەخش دەکرێت و دووبلاش کراوەتەوە. بڵێ بێگومان داڕوخانی ڕەوشتی کۆمەلگا سەرچاوەیەکی لەو فلیمانەوە سەرهەڵ دەدات بەڕاستی ئەو فلیمە دووبلاشکراوانەوەیان لە خەڵکی کردووە شەرم و حەیایەکی یەکجار زۆر ینی خەڵک شەرمی نەمێنێت بەڕاستی وایان لە خەڵک کردووە حتا منداڵی بچووکیش کاریگەری لەسەر بێت و ئەو وشانێکەوە لەو فلیمە دۆبلاشکراوانە دەگوترێت و دەبیسترێت زۆربەی وشەکانی نەشیاون منداڵان فێری بووینەوە ڕۆژانە بۆتە ویردی سەر زمانیان بەڕاستی پێم وایە کاریگەریەکی یەکجار زۆر خراپی هەیە. کاریگەری تەنها لە مڵاڵ کردووەیان لە خێزانیش دەتوانین بڵێن لە ژن و پیاوێکیش کاریگەری لە هەر هەمووی کردووان تەنها کاریگەری بەسەر مناڵەوە هەبووە و درامایانە نەخێر بێگومان خەریکە کۆمەلگای کوردی هەڵدەوەشێنێتەوە بەڕاستی وای لە ژن و پیاو کردووە فێری خیانەت و خیانەتکاری بێت لەو فلیمانە ئافرەت سیر دەکات چۆن فێر بێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی بەڕاستی پێم وایە ڕاگررتنی ئەو فلیمانە ئەو دووبلاشکراوانە ئەرکێکە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەلگا بەگشتی. تۆ خۆت سەیری ئەو فلیمانەکە یان سەیری ئەم درامایانەکە کە پەخش دەکرێت لە میدیاکانی کوردی؟ بەڵێ فلیمەکان چۆنن بۆ هەموو چین و توێژە گونجاون کە ئێستا سەیری کە مناڵ خێزان دایک باوک هەر هەمووی نەوەڵڵە ئێستا پێشان هەندە فلیمی خۆمانە هەبوو کە فلیمی کوردەواری شتیوایە بوو ستی زۆر ڕێکوپێکی دیا بوو ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاشکراوی کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێدا هەبوو شارەکەی مە گونجاو نیە بۆ ملەتی مە گونجاو نییە پێ دوایە کاریگەریانی بەسەر هەر هەمووان هەبوو بۆ نمونە ڕێژەی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوشتن لە ناوبردننی خێزانی خۆ هەروەکو بینیمان بەهۆی کاریگەری فلیمەکانەوە بە پێ دوایە ینی کاریگەریەکانی وردە زیاتری ژەبێ گەربێت و کۆنتترۆل نەکرێت
بەڵێ بەتاکی زیاد دەکات ئێستا ڕێژەی ١٠٠ زیاتر کاریگەری خراپیە بۆ ئەگەر حکوومەتی هەرێم ئەو شتە سارسەر نەکە بەدڵنیاییەوە بەرزترە بێت و کێشە زیاترە بێت. باشە کاریگەری پێ دوایە لەسەر چ چینێک زیاترێ لەسەر منداڵیان لەسەر دایگان لەسەر باو کاریگەری سلبی زیاتر لەسەر کێ هەیە؟ وەڵا لەسەر ئافرەتان و لەسەر مناڵان. کاریگەری باشی هەیە بەڕای تۆ؟ ئەوانە کە ئێستا هەتا ئێستا پەخش کراوە کاریگەری باشیان نەبووە؟ نەوەڵا. ئەنی کاریگەریەکانی هەموو بە سلبی دانەی؟ بەڵێ هەمووی بە سلبی دانێ. بینەران قەدەرن ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامیمان بینی لە نێو بازاڕەکانەوە حەزەکەین ڕاوسەرنجی ئەوەیەوە بگوازینەوە داوایەکیشی لێ بکەین بۆی لە پەرلەمان بەڵکو داوای ئێوە و داوای ئێمە بگەینە بە پەرلەمان و بکرێ بە یاسایە بۆی ئەم فلیمانە کۆنتترۆل بکرێ. کاک مسلیم پێت وایە ئەم دراما دۆبلاشکراوانە کاریگەریان لەسەر کۆمەلگای ئێمە بێ کۆمەلگای کوردەواری هەبێت لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی ئەخلاقەوە ئەو هەموو درامایی کە دۆبلاشکراوە بەردەوام لە ڕاگەیانەکان پەخش دەکرێت. سەرەتا سپاس بۆیەوە ئێمە 4 دەسەڵاتمان هەیە دەسەڵاتی چاودێری وەکو پەرلەمان دەسەڵاتی تەنفیزی بە تاچێت ڕاگەیانەکان تەسیر و کاریگەری زۆر بەرچاویان هەیە لە نێو کۆمەڵگا و کاریگەری و فعالیەتیان هەیە لە نێو خێزانەکان بە تایبەت دراماکانیش وەک دەبینین ئێستا سەراپای شاشەکانیان داپۆشیوە بە باش و بە خراپیەوە بەڵام ئێمە قسە لەسەر زۆرینەی و درامایانە دەکەین کە بەداخەوە حاڵێکی نێگەتیفیان خستۆتە نێو کۆمەڵایەتی ناوباری خێزانەکانەوە کە دەرهاویشتەی خراپی لێکەوتۆتەوە زۆران جار مشکیلە و کێشە و گرفت و ئاریشەی زۆر دەنێتەوە کە دادگاکانمان سەرنجام پێوە دەناڵێنێ و ڕۆژانە زیاد لە حەدی خێزانەکان و لێک جیا دەبنەوە هەتا یەکێک هاوسەرگیری پێک دێنێ بەڵام ڕۆژانە 6 لێک جیا دەبنەوە بێگومان کاریگەری دراماکانیان بەسەرەوەیە تۆکو هاوڵاتێک لەوانەیە هەمومان ڕۆژانە بینیبان لە کاریگەری فلیمەکان پێ دوایە کاریگەری فلیمەکان تەنها بەسەر مناڵە کە زۆر جار بازەکریان تا کاریگەری بەستەوەی چین و توێژەکان هەیە نێوان ژن و مێرد نێوان خێزان دایک باوک هەر هەمووی کاریگەری لەسەر هەمووان هەیە. ئێمە وەکو کۆمەڵگای کوردەواری بێگومان خێزان کە دادەنیشێ لەبەر تەلەڤیزیۆنێک سنوورێک نییە بۆی کە گەورە و بچووک لێک جیا بکرێتەوە هەمووی دادەنیشێ بە ڕووی شاشەیەکەوە ئەجا ئەو درامایە کە پێشکەش دەکرێت زۆر جار ئەو خێزانە مناڵی تایە دانیشتووە گەورەی تایە وەسەتە دانیشتووە هەموو پێگەکانی تێدا لە خوێندکارەوە بۆ کەسێکی پیر بە دیار درامایەکە بە دیار دیمەنێکە و کە ئەو دیمەنە زۆر جار عنف پێشان دەدا ینی تونند و تیژی پێشان دەدا بگرە مناڵەکە لی زیان بەخش دەبێت یان بۆ نمونە دیمەنێکی تێدایە ئاو دیمەنە نەگەیشتۆتە حاڵەتێک کە ئەو منداڵە شیاوی ئەوە بێ بیبینێ ینی لە ڕووی خێزانداریەوە بەداخەوە بۆی دەڵێن زۆر جار ئەم دیمەنانە کە نمایش دەکرێن لە ناو دراماکان سەرنجێکی نێگەتیڤ دروست دەکات لە لای بیر و زیهنی منداڵەکە خۆی کە سبەینێ لەوانەیە ببێ بەڕی پێشاندەر بۆ ڕوو و خراپ ڕۆشتن بۆی بەڕاخەوە ئێمە دەڵێن هیچ سانسۆرێک نییە و بگرە هیچ لایەنێکی تەندروستی یاخود زیهنی ڕۆحی بۆ مرۆڤ پێوەەر نەکراوە بۆی کە جیاوازیە بکات لە نێوان تاچی خێزان لە ڕووی تەمەنەوە لە ڕووی ڕۆشنبیرێتیەوە و لە ڕووی پێگە و ئاین و ینی کللتوری نەتەوەیشمانەوە زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانی نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگونجێ هەمووەکو کردەواری هەمووەکو دینیشمان ئێمەوەکو مسلمان. خاتون تۆکو دایکێک لەوانەیە زیاتر لە ماڵەوە بن و زیاتر ڕاگەیەنەکان ببینێ تا چەند ئەم فلیمانەی کە پەخشەکرێ بۆ منداڵ سوودی هەیە ئایا زیانی هەیە بۆ مناڵ؟ بەڵێ وەڵا من لێبارەی خۆمەوە وا هەز دەکەم ئەسڵەن داڕمانی خێزانی تێدایە نەک سوود زۆر جار منداڵ تەقلیدی زۆر لەو درامایانە دەکاتەوە وەکو شمشێرە دەست دەکڕێت لە مناڵانی تردەدا ئەو هەر دراما خێزانیەکانیش لە زۆر باردا دەبینی کچێک کوڕێک شتێک دووپات دەکاتەوە هەمووی دەرکەوتەی ئەو فلیمانەیە ئەو درامایانەیە چاولێکەریە ئێستا میلەتی خۆمان بە شتێک زۆر باوە چاولێکەری زۆر زۆرە یعنی هەر شتێک کە لە شاشەکان پیشان دەدرێت دەیانەوێت بە زووتری کات ئەمانە تاقیکەنەوە نازانن ئەوان لەو پەڕی داڕماندان ئەیانوێت کللتوری ئێمە ژوا لێ بکەن بەداخەوە
ئاستی تێگەیشتنمان هەر ئەوەندەیە تەنها دەتوانین لاسایی بکەین و نازانین کە ئەوە باشەی چەندتیایە خێراپەی چەندتەیە. لەو فلیمانە ئافرەت سیر دەکات چۆن فێر بێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی حەقوا بە فلتەردا بڕوە بە فلتەردا بڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ. زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانی نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگونجی هەمووکو کردەواری هەمووکو دینیشمان ئێمەوەکو مسلمان. ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاژ کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپەیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێ هەبوو شارەکەی مە گونجاونیە بۆ ملەتی مە گونجاونیە بۆی ئێستا کەم دادەنیشم تۆمەتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لە عیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەن درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین. ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی ینی ماڵوێرانی و عایلە تێکدان و ینی ئەگەر نەشمان بین ینی ژێبیستین ڕۆژانە. شەوانە سەیری فلیم و دراماکەیت هەر ئەوە دۆبلاژێک تورکی بی قەت تەماشا ناکەیت. ئەیتۆ تەماشای دەکەی؟ نەخێر. باشە لەبەر چی تەماشای ناکەی؟ خوای هەز دەکەم کە تەماشای دەکەم لاڕێم دەبا لاڕێ بەێ پێت وایە کاریگەری لاڕێبوون و سلبیاتی لەسەر کۆمەلگایە و فلیمانە هە زۆر بەزاقیش دیارە بەڕاستی ئەو فلیمە تورکیانە ئەخلاق و ڕەوشیان لەناو کۆمەلگای کوردی نەهێشتووە بەس لەنێو کۆمەلگای کوردیش ها دەبینین ئێستا بە چای خۆمان دەبینین ڕۆژانە تورکیا بۆمبارانمان دەکا گەنجانمان لێ دەکوژێ خەرکانمان لە تورکیا سەرکوت دەکا ئەمەش ئەگەر وەختی فلیمی دابێ نەک تەماشانەکەینە شێت دەبی شێت دەبی هەوڕێ تۆ تەماشای فلیمی یەکەی؟ نەخێر. تۆ لەبەر چی تەماشای ناکەی؟ وەڵا تەماشا حەز ناکەم. پێت وایە بە تەماشاکردنی ینی زەرەر دەکەی؟ بەڵێ. باش ئێمە چی بکەین بۆی ئەم فلیمانە کەم بێتەوە پێویستە چی بکەین؟ زۆر زەحمەتە بەو حکوومەتەی چ بکرێ چەند برێم چەند کەناڵەکە ئێستا لەوانەیە بەدەستیش بەهژمێردێ بە 50 چەند قەناتەکەن ڕاستی هەڕاست ئەخلاقیان نێشتیتەوە هیچ سنوورەیان نێشتیتەوە. ئارێ وەڵا پێشتر ئەتوو قەت جێلێ و خیانەت زەوجیەک بکرێت؟ ئارێ وەڵا کەم هەبوو لە هەموو سەردەمەچەوە بە زۆر کەم بەس ئێستا هە زۆرە لە بە ئەو فلیمانە ئەو چیژانە بەڕاستی هەلا تەمانی هەرزەکاریەوە دەبینی ئەوها دەکەنێ بەڕاستی ئەوەنیان گەنج و لاوانمان لێ زۆرە و دەکەن لە خشتیان دەبن. ئەرێوەڵا هیوادارین لە وەزارەتی ڕۆشنبیری حەلک بدۆزیتەوە بۆ ئەو فلیمە تورکیانە کە چیان نێشتەوە بەڕاستی. تۆ سەیری ئەو درامایانەکەی کە شەوانە پەخشەکرێت لە میدیاکانی کوردی؟ بەنسبەتە خۆم نا بەس لە ماڵێ هەموو تەمەشا دەکەن ئێستا کە خوای گەورە لە قورعانی گەورە دەفەرمیتن دەیوس لە بەروی خوا شەرم دەکا بە ناوەش کە ناوی پیاوی خراپ بینیتن یاخود ئافرەتی خراپی شەر بینیم. ئێستا هەمومان لە ماڵی دەرەقەت منداڵی خۆمان ناین بەیزنەوەک مێک لەوان منداڵەکانی خۆم یعنی گەر شتێکیان لە من دەڵێ با بە سەپرایز بم دێ هەموو لە فلیمەکان فێر بوونە یعنی ئێستا کەم لە گەرمالی خۆم هەردوونی ئێوارە بوو مشتمۆڕمان لەسەر مەوزوعە چییە ئەو فلیمانە تەمەشا دەکەن ئێگوتیان دە قەناتێکمان لە بینەوە کە بەکەلک بێ یەک لەوان قەناتی جەنابتان هیچ تەمسیلێکتان نییە یان تەمسیلە چیوە ئاینی بی لە جەنابتانەوە دەست پێ دەکەم ئێوانیش حەق خۆیانە هیچ شتێک نییە ژن لە ماڵی تەمەشای چ بکە منداڵ لە ماڵی تەمەشای چ بکە یعنی هەر دەرسخی نیش نابێتن یەکەم جار ئەم گلەی لە جەنابتان دەکەم لەبەر لەوانێ ئێمە تەمەشای بەخشەکانی جەنابتان بکەین هیچ تەمسیلێکتان نییە کۆمیدی ئاینیش خۆشەرنی کۆمیدی خۆ هەموو حەرام بیتن بەس ئەوانە بێتامیان کردیە خاستان دوو کەناڵەیە هەر فلیمەکانیان عائیلەی مێ هەموو تێکدایە بەو خوددایەکەمە یعنی ئەمە زۆر جار بخۆم لە خۆم بێزار دەم دانیشتمەوە ڕۆژە پەخشەی پیشان لە لەسەر پیاو دەڕۆی یعنی ئەم بخۆم سایق تەکسیمە لەسەر سایق تەکسێکی دەڕۆی ژنەکەی منیشی دڵپیس کردی بەرامبەری من یعنی تەمە نادەکەین
ئەمە دەرەقەتی ئەوانە ناین لەوانەیە دەرەقەتی منداڵەکانمان بەس منداڵەکانیش کە جواب دەدەنەوە هیچ بەخشەی خۆش نییە تەمەشایکەن کاکە لە کەناڵە ئاینەکان هەندێک ئەوە نەقسێکە کە ئەمە بەڕاستی من ئەو قسەیەت بە گرنگ وەرەگرم و بۆ بینەرانی شەگوازمەوە بۆ بەڕێوەرانی کەناڵی خۆشمانی یەگوازمەوە ئەمە نەقسێکە کە جێگەرەوەی ئەم فلیمانەمان نییە بڵێ زۆر نەقسەی گەورەیە ئەگەر بێت و کەناڵە ئاینەکانە من بە ئاینەکانەوە دەڵێم کابراایکی مسلمانم کەناڵە ئاینەکانم هەموو خۆش دەیە هەمیان وەکو یەکە لە لای من بەس ئەمن حەز دەکەم یعنی تەمسیل دەربینن کاکەم یەک لە خۆم خۆ بەخشەکە من ڕۆژانە 2 ساعت 3 ساعت کاتژمێری خۆم کارتەچی لۆ خۆم دادنێم یارمەتی دەم مەگەر ئیمکانیەتیان نییە با تەمسیلێکی ئاینی دەربین لەگەریان دەبم قەی چیەکە یعنی با کۆمیدی دەربین کاکە لەگەریان دەبم مشکلەکەمان نیە یعنی وەک خۆ بەخشەکە لە پێناوی خۆی بەس ئەو مناڵانەمان ڕزگارکەین بەڕاستی منداڵی خۆم یعنی تەمەشا دەکەم زۆر لە دەست دەرچوونە کوڕەکەی خۆم بەرامبەرم ڕاوەدەستی کچەکەی خۆم بەرامبەرم ڕاوەدەستیتن هەمووی سەبەبەکەی ئەو کەناڵانەیە بەڕاستی کەسیش ناتان ڕێ لەو کەناڵانە بگری ئەمش یعنی ئەمنتانیم ڕێ لە منداڵی خۆم بگرم ئەدی چیت کە دەتانی بینەرانی خۆشەویست دیارە ئەوەی کە گوێویستی بووم پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە باز لە کاریگەریەکانی درامای دوبلاشکراوی کورد درامە دوبلاشکراوەکان دەکەم بەگشتی ئەنێوەی کە دوبلاژ دەکرێت و لە کەناڵەکان پەخش دەکرێت دیارە بەڕاستی کاریگەری زۆر خراپیە بۆ بە قسەوان بێ لە نێو کۆمەلگای کوردەواری ڕێژەی تەلاقدانی زۆر بەرز کردوتەوە خیانەت زەوجی زۆر کردووە زۆریان باس کرد من بەشێک لە پەیامەکەم بۆ ئێوە گواستۆتەوە لە سوۆسیال میدیاکە خۆم پۆستێکم کرد بزانم ئەم خەڵکی کە ناگات بە مایکەکەمان لەوێەوە باڕە و سەرنجی خۆی دەربڕێ دیارە کۆمنتێکی زۆر هاتووە بەڵام من هەر هەندێکتان بۆ خوێنمەوە مسلیم سەمیر نووسیەتی بۆتە هۆی نەمانی متمانە لە نێوان هاوسەرەکان واتە متمانە نەماوە لە نێوان هاوسەرەکان لە بەهۆی ئەم درامایانەوە کەسێکی تر بە ناوی بنار نووسیوێتی کاریگەری زۆر خراپی هەیە و دەروونمان تێک دەدات و ئاڵۆزی دەکات کەسێکی تر بە ناوی هەنار نووسیوێتی بەڕاستی بە شێواندنی کۆمەلگای کوردی و لە دەستدانی کوردیە کە پێی وایە هەنارخان پێی وایە شێواندنی کۆمەلگای دروست کردووە ئەم درامایانە کەسێکی تر بە ناوی محەممەد نووسیتی ڕووداوەکەی چەند ڕۆژ لەمە پێشی چەند سەماڵ هە بەهۆی کاریگەرەکانی دراماوە بووە کەسێکی تر بە ناوی نەهرۆ نووسیوێتی کاریگەری دراما دوبلاشکراوەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەخلاق و ڕحم و ویژدان و مرۆڤایەتی لە نێو کۆمەلگای ئێمەدا دەشێوێنێت بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکی لەسەر بێ ئەم فلیم و ئەم درامایانە بەخش دەکرێت ئەزیزانمەوە ڕاوسەرنجی بەشێک لەو هاوڵاتیانە بوو کە لە سوۆسیال میدیا کۆمنتیان نووسی بووە بەشێک لەوانەیە کە لە نێو بازار بووم من هەن لە نێوم بازاڕی شاری هەولێر بەردەوامە بم و ڕاوسەرنجی زیاترتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان بمێننەوە باشە تۆ شەوانە سەیرم فلیمانە سەیرم دراما نەدەکەی کە لە کەناڵە ڕاگەیانەکان پەخش دەکرێت بەڵێ من سەیری دەکەم بەس بەلای منەوە من دەتوانم یەک بە خۆم یعنی چێشەم نەبێت ئەگەر سەیریشی بکەم نەتوانم وەکو ئەو تەقلیدی ئەو فلیمە بکەمەوە بەڵام خەڵکی تر زیاتر سەیری ئەم درامانە ئەکاتن لایانی ئیجابی هەیە لایانی سلبی هەیە باشە پێ دوایان لایەنە ئیجابیەکەی لە کۆمەڵگای ئێمە زیاتر سوودی لێ بێ دوایان لایەنە سلبیەکەی بەخۆی زانی چۆنە حەقوایە بە فلتەردا بڕوە بە فلتەردا بڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ ئێستا هەیە لای ئێمە ئەو فلتەرە تا ئێستا نەتواندراوە ئیشی لەسەر بکرێ حەقوایە باشتر کاری لەسەر بگرێ ڕاگەیاندنەکان ڕۆژنامەکان کاریگەری ئەم درامایانیان کاریگەری ئەم فلیمانت بینیوە لەسەر کۆمەڵگای ئێمە یان لە نێو گەنجان لە نێو دایکان لە نێو خوشکان کاریگەریت بینیوە بەڵێ کاریگەری زۆر بووە من ناتوانم خاڵ بە خاڵ دەستنیشانی کەم بەڵام کاریگەری هەبووە بێگومان کاریگەری هەبووە زیاتر خەڵکەکە ئەم درامایە تورکیانە چاو زۆر خەڵک هوشیارەکاتەوە لە زۆر شت لەو فلیمانە ئافرەت سیر دەکات
چۆن فێر بێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی حەقوایە بە فلتەردا بڕوە بە فلتەردا بڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانی نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگونجێ هەمووکو کردەواری هەمووکو دینیشمان ئێمەوەکو مسلمان ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاژ کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپیەیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێدا هەبوو شارەکەی مە گونجاونیە بۆ ملەتی مە گونجاونیە بۆی ئێستا کەم دادەنیشم تۆمەتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لە عیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەم درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی ینی ماڵوێرانی و عایلە تێکدان و ینی ئەگەر نەشمان بین ینی ژێبیستین ڕۆژانە تۆ شەوانە سەیری ئەو تیڤە کوردیانەکە یان سەیری و کەناڵە کوردیانەکەی بڵێ سەیری دراماژەکەی واللهی زۆر کەیفم پێ نایە بەس جارجار وەکو ینی لەگەر عایلە مەجبوری سیرکەی باش ئەو درامانەی کە پەخش دەکرێت تا چەند سوودی بۆ کۆمەڵگای ئێمە هەیە والله ئەو درامانە ئەگە برێم سوودی نییە بەڕاستی ینی باوەڕ ناکەم سوودیە بی هیچ سوودە شوێن ینی بەڕاستی زیانەکانی ئەم درامایانە لەنێو کۆمەڵگای ئێمە بینیوە بەخوای زۆریش ینی ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی ینی ماڵوێرانی و عایلە تێکدان و ینی ئەگەر نەشمان بین ینی ژێبیستین ڕۆژانە بەڕاستی ینی لە ماڵەوە پیاوەکە احتیمالە برێژنە کە چایەکی حازرکە بەخوای رێتا دراماکە خلاص نەبی یان نەبیتە دیعای هەڵناستم تێکدانی خێزانیش تەنانە بۆتە تێکدانی خێزان ینی چەندەها ئافرەت تووشی تەلاق بوو ینی بەڕاستی کۆمەلگا تێکسو ینی بەڕاستی بەعزە دراما هەیە ینی بڕێک تۆزەکەل شتێدا هەیە بەس هەموو شینە ئەوەی پێ دوایە درامانەی کوردی بە هیچ فلتەرێک دابچێت کە پێشوی پەخشکرێت هیچ فلتەرێکەیە بەو قورعانەی ڕاستە و خۆیە کە ڕاستە و خۆشە بەڕاستی ینی پارە کۆکردنەوەیە پارە کۆکردنەوەی ئاتیزارەتە هەمووی کۆمپانیایە بەڵێ مەسەرەن دیعای لە بۆ مەطعەمەک دەکرد دیعای لە بۆ مەسەرەن شامپۆی لە بۆ لە نێو ناوبڕی دراماکان ڕکلام بۆ ناکرێت و بڵێ ئەو شتانە دۆبلاز دەکرێتەوە بە واستەوەی لە پێناو پارە ئامادەیە ڕەوشتی کۆمەلگاکەشە تێکدا فلیمێک پەخشکە کە هیچ سوودی بۆ کۆمەلگایت نەبێت سەتە تەبعاً لە پێناوی پارە کۆمەلگاتێکەدا ئەدیەوە کۆمەلگاتێک سوونیە کاکە ئەدیکە عایلە تێکسوانی کۆمەلگاتێک سو بەڕاستی ئەدی هۆی سەبەبەکەی ئەو فلیمانەیە ئەو دۆبلاجانەیە بەڕاستی ئەم کۆمەڵە دراما ئێستا پەخشەکرێت و سەیری هیچ لەم درامایانەکەی هیچیان ناکەم لەبەرچی لە 2013 سەیری دراما ناکەم لەبەر شتێکی شەرعیتیان نییە بەس هەڵقەت لە هینە لە پەیام و لە سپێدە سەیرەکەم لە ئێران ئەتەم درامانەی پەخشەکرێ شتی بە سوود و ئیسفادەی تێدا نیە کە پەخشەکرێت لەکەنە ئەوانەی کە ماڵ و ئایلیانە هەموو منداڵی خۆدا خچریات توشت دەبێت لەوانەوە فێرە بێت کاریگەریە بۆ بەسەر کۆمەلگای ئێمە بەڵێ کۆمەلگای ئێمە تێک چۆن منداڵ بە قسەی باوکی ناکە کەس بە قسەی کەس ناکە ئەم شتانە هەبوو پێشووتر لە نێو کۆمەلگای ئێمە ئاوا ڕێز لە گەورە نەگیرێت فلیمێکی کوردی خۆمان دەکرا بە نەسیعەتێک بوو نەسیعەتیان لێوەرەکە عاقلیان لێوەرە بە زەمانە بێڕەوشی لێوەرەکە پندێکی کوردی بوو ئەکرا بە فلیمێک پندێکی کوردی ڕاستن بەڵام ئێستا چیەکرێ بە فلیم ژیانی ئەم وڵاتانەی وڵاتە غەربیانە دەکرێت ژیانی ئەوان سوودی بۆ ئێمە دەبێ ناوەڵە زەرە وەکو شاجوانەکانی خۆمان سوودمان لێ بینیوە چون شاجوانمان هەڵبژە شاجوان شاجوانێکی خۆمان هەر لە فەیسبوک بیبینە کابرا قورعانی هەموو لەبەرە هێشێک لایەکێکی بۆ ناکە کابرا شاجوانە بە هەزارە لایەکی بۆ دەکەن ئەمە کەی وایە ئەمە ڕەوایە ناوڵای ڕەوانی ئێمە لەوانەیە ئێستا کە لەم ڕێگایم بەرنامەوە نەتوانین ڕایگرین یان بە شێوازێک کۆنتترۆلی کەین بەڵام ئێمە هیوامان وایە ئەم درامایانە کۆنتترۆل کرێ بەڵام تۆ وەکو باوکێک یان وەکو خێزانەکە وەکو دایکێک پێویستە چۆن کۆنتترۆل بکەن یان بینەرانەوەی کە دایک و باوکە پێویست ئەوان چۆن کۆنتترۆلێک لە ماڵەوە دابنێن بەڵێ پێویستە ئەو کەناڵانە بەڕاستی لە ماڵەوە هەر پێش هەموو شتێک ڕەش بکرێتەوە پێویستە ینی زەختێک دروست بکرێت لە نێو کۆمەلگادا بۆ ڕاگررتنی ئەو فلیمانە
بەڕاستی داوا بکرێت لە لایەنی پەیوەندیدار لە لایەنی ڕۆشنبیری لە لایەنی وەزارەتی ئەوقافەوە ئەوانەی کەوا معنین بەو فلیم و دابەزاندن و ینی بەڕاستی سنوورێکیان بۆ دابدرێت. هاوڕێجیان تۆ هاوڕێمەی؟ بەڵێ ئامۆزان بەڵێ دەیخواتە من درێژ بم پێشتر سیلەی ڕەحم و ئامۆزایەتی چۆن بوو ئێستا هەزەکەی کەم بۆتەوە؟ بەڵێ بێگومان پێدوان یەکێک لەو هۆکارانەی کە ئاوا خەڵک گرنگی بە خزم نادات هەد لە دیارم فلیمانە دانیشتووە و زیاتر گرنگیدانە بەم درامایانە. بەڵێ ڕاستە زیاتر گرنگ بە فلیمەکانەدەن. باشە هاوڕێگیان تۆ پێت وایە کاریگەری دراماکان تەنها لەسەر منداڵیان لەسەر دایکیان لەسەر باوکە یان لەسەر هەمومانە؟ هەل لە مندار قسەی بکە حتا پیری ئەوەی هەیە کاریگەری زۆریشی هەیە. باشە نەمێن نەتۆ نە ئەمە پێمان ناکرێ شتێ بکەینیان کەسمان لە وزارەتی ڕۆشنبیرینی یاساکدانین کەسمانیش لە پەرلەمانین یاسادانین بەڵام دەتوانین لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە بە دایکان بڵێ یان بە باوکان بڵێ قسە بۆ دایک و باوکان بکەین کە لە ماڵی خۆیان کۆنتترۆلی ماڵی خۆیان بکەن. تۆ چیان پێڵێ؟ زەحمەتە ما ئێستا نازان بەخوای ئەو کەناڵانە ڕشکات تۆ پێت باش نییە شتێکی وەلا زۆر باشترە بەرێوەلا ئێستا هەر مالک ئەو حیساب کە شەیتانەشی لە ماریە ئێستا ئەو سەتەلایەتە خۆی لۆ کاری باشش بەکار دێ بەس ئەمە لۆ باشەی نزانین بەکاربینین بەڕاستی. لەو فلیمانە ئافرەت سیر دەکات چۆن فێربێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی حەقوایە بە فلتەر دابڕوە بە فلتەر دابڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ. زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانین نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگونجی هەمووکو کردەواری هەمووکو دینیشمان ئێمەوەکو مسلمان. ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاژ کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپیەیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێدا هەبوو شارەکەی مە گونجاونیە بۆ ملەتی مە گونجاونیە. بۆی ئێستا کەم دادەنیشم تۆمەتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لە عیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەن درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین. ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی ینی ماڵوێرانی و عایلە تێکدان و ینی ئەگەر نەشمان بین ینی ژێبیستین ڕۆژانە. کاک مسلیم ئێوە وەکو ئەندام پەرلەمان وەکو ئەندام پەرلەمانی خولەی پەرلەمانی کوردستان هیچ بڕیارێکی وا وەکو فراکسیۆنی کۆمەڵ هیچ بڕیارێکی وایان هیچ شتێکی واتان لەبەردەستە کە شتێک تەقدیمی وزارەتی ڕۆشنبیریکەن کۆمەڵەشت هەیە سانسۆری باوەشتە سەرێ و قەدەغەکرێت بخۆی لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە بەڕاستی بێ بە پرۆژەیاسایەک دەوری ئیعلام دەوری ڕاگەیاندن بەڕاستی ڕێک بکرێتەوە بە سیستەمێک تەنزیم بکرێت چونکە بەڕاستی ئەو درامانەیە کە ئێستا لە دەرەوە لە ڕێگەی مەسەلەن سنوورەکانەوە لە تورکیاوە دێن لە ئێرانەوە دێن سنووردار بکریانێ بێ فلتەرێکە بێ لە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەت هەڵسێ بەدانانی پێوەرێک چەند خاڵێک چەند خاڵبەندیەک بۆی کە هەڵیان بسەنجێنێ ئەجا بکرێتە خزمەتی خەڵکەوەێتە لە ڕاگەیانەکان بڵاو بێتەوە بەراخەوە ئەو ئێمە هەستی پێ دەکەین ئێستا بەربڵاویەک و زۆریبۆریەکەیە لە ڕاگەیانەکان و پارەشی زۆر پێ دەدرێ ینی ئەوەی کە ئێمە ئاگادارین ئەو زنجیرە درامانە لە بەشێک لە وڵاتانێک کە خۆیان دەری دێنن کە خۆیان ئینتاجی دەکەن و بەرهێمێنانی بۆ دەکەن لەوێ پەخش ناکرێنی لەگەڵ کولتوری ئەوێش زۆر جار ناگونجێ بەڵام دیمەنێکە دەرهاویشتەیە کە دەیخاتە وڵاتێکی تر بۆی کە کولتورەکەی خۆی بگوازێتەوە بۆ وڵاتێشترەوە و زۆر بە ئاسانیش توانیویانە ئەو نەقل و گواستنەوەی نێوان کولتوری ئەوێ بۆ ئێرە بکەن و سەرنجام ڕۆژانە ئێمە ئەیبینین بەڕاستی لە ساحەکەیە کە خەڵک چۆن بەرجەستەی ئەو جۆرە کللتورە ئەو جۆرە ینی ئەفعال و کردارانە دەکا کە لەوێ ئەیبینێ بۆی بەداخەوە ئێماڵێن ئەبێ لە کولی پێنجەمدا بەڕاستی پەرلەمان ئیش لەسەر ئەوەش بکە بەڕاستی لە ڕێ وەزارەتی ڕۆشنبیریەوە چەند یاسایەک دابنێ بۆی کە ئەو درامایانە بتواندرێ تەنزیماتێکی بۆ بکرێ ینی وای لێ بکرێ ئەوەی شیاو بێ ئەوە بێتە داخل و ئەوەی کە شیاو بێ لە ڕووی ڕەوشت و ئەخلاق و ینی
گونجان بۆ دابونەرێتی کوردەواری خۆمان بە یاسایەک وای لێ بکرێ کە دوجار زیانبایی نەبێ بۆ نمایشکارانی بۆ ئەو کەسانەی کە نمایشی دەکەن لە نێو خێزاندا شیاو بێ بۆ ئەوەی کە کۆمەلگا ئیسفادە و سوودی لێ ببینێ. گەریەکانی چی بووە بەسەر کۆمەلگای ئێمە گەر چەند کاریگەریەکە زۆر یعنی تەمەشاکە ئێستا کە ئەوڕۆکە هەستای لەکدا بەزی سوێنێ کچەکانمان ئەویان دەوێت ئەم کچەکەی خۆم عمری 12 ساڵە بە زۆری ڕفتەی لەسەر دەکەم دەڵێ بابە لە منداڵەکان لە دەری هەموو ئەوی لەبەر دەکەن پانتۆری لەبەر دەکەن سترێجی لەبەر دەکەن نازانم ئەو ناوانەش بخۆم لێکیان ناکەمەوە بەس دەزانم کە شتانە لەبەر دەکەن ئەوانە لە چێ فێر بوون کە کۆمەلگای کوردەواریمە ئەوەی تیا بوو نانە خێر کوردەواری پێشان 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا هەولێرت بدیت باەداهاتی ئەو جادەی تەمەنات دەکردی عنی بەڕاستی ئەمن بخۆم گەنجێک بووم و کاتی مراحق بووم هەڵدەستام یعنی نەم دەدیت ئافرەتە چی کە پانتۆر لەبەرێک بێتە سەر جادەی ئێستا خۆ ئافرەت ئازادە لە خۆی مشکلێکمان نییە لەخوای بەزیاد لەوەتی مافی ئافرەت و ئەوانە هەیە ئەگەر زیاتر بە حەق بڕۆن ئەوان نییە خۆی مافی ئافرەت ئەوەی خوای دای نایە خۆزگەم بەکۆی خوا دانرابە هەروە باە باشتر بوو بەس من داوا دەکەم یعنی لێرەوە لە کەناڵەکەی جەنابتان داوا دەکەم بەڕاستی تەمەنا دەکەم یعنی درامای ئاینی هەبی منداڵەکانمان فێر بن ئێستا کە لە یەک منداڵی خۆم پرسە ئەرکانی ئیسلام چیە نازانی بەس پێ سوێنێ پێم دەڵێ چ فەریقەک تۆپانێ هەیە چێ ناوی لاعیبەکان ئەرکانی ئیسلام نازانی چێ کوڕەکەی خۆم دۆی ناشیمە نانی دەخۆن منداڵەکانی خۆمان فێر ناکەن کاکە بلێ کەم جار دەبی لێ بسم الله ئەمن مامەکەم کاتی خۆی یەک دەقە بەڕەسەد مامەکەم کاتی خۆی ئەلێرەوە چای مازەکە مسلمانە چڕێک و پێکە کاتی خۆیەوەها ئەمەی تەربیەتدایە ئەمە خیندەواریم نەبوو بە شریت فێری دەکردم تەحیات چۆن دەخیندرێت لە کاتێکە نوێشک و دەکرێتن خۆی ئێستا کەم دادەنیشم تمتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لاعیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەن درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین بەس مامەجان ئێمە بەڕاستی نەمنونە تۆ چەند ساڵە ئەم هاوارەکەی نەم فلیمانە کاریگەری خراپی ئەم فلیمانە هەر لەوانەیە حکوومەتی شەر بەخۆی ئەوەی پێخۆش بێ بۆیە بە زەحمەت عیلاجەکرێت بەڵام باوکان دایکان دەتوانن لە ماڵەوە ئەو کەناڵانە کۆنتترۆل بکەن بۆ نمونە ئەوەی کە پەخشەکرێت بڕاب کە چەند کەناڵێکی دیاری کرا کەناڵمان هەیە نزیک 56 کەناڵی ئاسمانیمان کامێک کۆنتترۆلکەمە من هیچ یەکیان بە عمل نایە لە کەناڵی جەنابتان فقط حەدیث و ئاەتی تێدایە زۆر شتێکی جوانە قەیدینا بەس ئەوانە یعنی هێشتان زۆر زەلام هەیە لە خۆتبەی دادەنشی خەوی لێ دەکەی کاکە ئەمە هەمووی دەزانین لە دینی ئیسلام هەمووی دەزانین بەس بە تەمسیل ئێستا فلیمی حەزەتی یوسف سەلامی خوای لێبێ بە تەمسیل کرا ئەگەر چەند اختلافاتە تێدایە من پێم باشە بەلایەن خۆم زۆر تشتی خۆم یعنی زۆر تشتە بوو ئەمە لەوانەیە لە قورئان تێنە دەگەیشتم بە تەمسیلەکە تێگەیشتم منداڵەکانیشم ئەلاکەدا کاتی بەخش دەکرا هەموو منداڵەکانی تەماشایان دەکرد پێشتر خەڵکەکە ئەوەندە چاوکراوە نەبوو بەس حاڵی حازر لە ئێستادا خەڵکەکە بەڕادەی پێویست چاوکراوەیە من هەر باسی دراماکان ناکەم باسی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی شەکەم باسی خراپ بەکارهێنانی ئەنتەرنێتی شەکەم حەقوایە یعنی سپانسۆرێکی بۆ دابندرێ چیتر نەتواندرێ بەو شێوەیە خەڵک بۆ خۆی ئیش لەسەر هەر درامایەک بکە سەیری هەر درامایەک بکە پێی احتیادی بێ بە من وایە باشتر وایە حکوومەت ئەگەر ئەو چەند کەناڵێکن ئەگەر منحەیان هەیە لە لای حکوومەتی وادارم لە کابینەی داهاتوو ئینشاءالله سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشمان دەگۆڕێ ئینشاءالله گۆڕانکاری زیاتر دەکات وەلەو ئەوەی کە هەبوو گۆڕانکاری زۆری کرد زیاتریش پێویستمان بە زیاترە کۆمەلگای ئەمە زۆر بەرەو پێشوە پێویستی بە گۆڕانکاری زیاترە تی بە گۆڕانکاری زیاترە هیوادارم لێرەوە ئەو پەیامەم بە سەرۆکی حکوومەتی داهاتووی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە تەشکیل دەبێ ئینشاءالله بە هیمەتی خوا کار بکاتن بۆ نەهێشتنی هەموو کێشە و گیر و گرفتەکان لە کۆتاییشدا زۆر سوپاسی ئێوە دەکەین هیوادارین ئەو وتانەی پێویستن ئەوەندە پەخش بکرێ ئەوەی کە پێویست نییە ببەردرێ و نەهێڵدرێ شتی نەشیا و دابەسێت لەو فلیمانە ئافرەت سیر دەکات چۆن فێر بێت خیانەت لە پیاوەکەی بکات پیاوەکە هەروەها لە ژنەکەی حەقوایە بە فلتەر دابڕوە بە فلتەر دابڕوە یعنی نەهێڵدرێ هەموو درامایەک پەخش بکرێ زۆرێکی ئەو درامایانە بەداخەوە دەڵێم بە کللتوری ئێمە بە ڕەسەنایەتی ئێمە بەڕاستی ئاشنانی نامۆن لەگەڵ کللتوری ئێمە لەگەر عادات و تەقالید و ڕەوشت و ئەخلاقی ئێمەش ناگۆنجێ هەمووەکو کردەواری هەمووەکو دینیشمان ئێمەوەکو مسلمان ئێستا ئەو فلیمە تورکیان ناویان فلیمی دۆبلاژکراوی
کرایتەوە کوردی زۆر کاریگەری خراپیەیە باسی تەلاقەکە باسی خۆستانەکە زۆر شتی وای تێدا هەبوو شارەکەی مە گونجاو نییە بۆ ملەتی مە گونجاو نییە بۆی ئێستا کەم دادەنیشم تۆمەتە متابعی منداڵی خۆم دەکەم باسی لە عیبەکانی تۆپانیم هەموو لۆ دەکەن درامایەکانم هەموو لۆ دەکەن ئەرکانی ئیسلام نازان چ کەمە مسلمانین ئەو درامانە بۆ هۆی تەلاقدانی چەندەهان ئافرەت بۆ هۆی یعنی ماڵوێرانی و عایلە تێکدان و یعنی ئەگەر نەشمان بین یعنی ژێبیستین ڕۆژانە ڕەوایە کۆمەلگایەکی 95 مسلمان لایک بۆ قورآانی نەکە بەڵام لایک بۆ شاجوانێ بکە ناوڵای ڕەوانێ ئەم شاجوانە لەسەر چی کورد ئەم شاجوان هەبوونی شاجوان بۆ گەلی کورد سەربەرزیە ناوڵا سەر نەویە قەت بەوەی پێش ناکەویت ساڵان ئافرەتێک نەخوێندەوار بوو زیاتر پێشکەوتو بوو ئێستا دەڵێ کابرا موسەقەفە خوێندەوارە بەس بەداخەوە هوانێ کوردستان پێویستی بە شاجوان بوو نەوەڵە شاجوانێک بە ڕۆوش بە ئەخلاق کوردستان پێویستی بە شادایکە بۆی دووبارە ئەم ڕۆڵانەمان پەروەردە بکاتەوە کە ئەو ڕۆڵانەی دیفاعیان لە کوردستانە کرد لەسەر شاخەکان کوردستان پێویستی بەو شادایکانەیە کە خەڵات بکرێن نەک شاجوانە بهێنرێتە سەر شاشە و بە هەزاران ملیۆن دۆلاری لەسەرف بکرێت من سوپاسی تۆ ئەەکەم خۆشەویستان قوربانتم زۆر سپاس بۆتم قوربانتم سپاس خۆشحاڵ خۆشەویستانەوەی کە بیستان بەشێک لەو ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر دراماتورکیەکان کە باسییان لە دراماتورکیەکان دەکرد و لە کۆتا پەیامی ئەم گەنجەیەش باسی لەوە کرد کە ئەمە کاریگەری دراماکانە کە شاجوانێکمان بۆ دێن نەسە شاشە و ئەڵێن ئەمە شاجوانی کوردستانمان بۆ هەڵبژاردوون خۆستکەم ڕۆژێک ئاوا شادزەکانیش دێنە سەر شاشە و ئەڵێنەوە شادزی ئەم وڵاتەمان دەستگیر کردووە شادزەکانمان دیاری کردووە چکە کوردستان پێویستی بەوەی شادزەکان دیاری بکرێ نەک بۆی کە شاجوانێک کچێکی نازانم بڵێم چی هاتووە خۆی عرەزەکە لەسەر شاشەکان بڵێ ئەوە شاجوانی کوردستانە کوردستان پێویستی بە شاجوان نییە کوردستان پێویستی بەوەیە ئەو دایکانە خەڵات کرێت کە کوردستانیان بدنیادنا پێویستە خەڵاتی ئەو دایکانە کرێت کە ڕۆژانێک نانیانەدا بە پێشمەرگا خزمەتی پێشمەرگیانە کرد ڕۆژانێک گیانی خۆیان هاوێشتە تەمەترسی دایکەیە 5 ڕۆڵەی شەهیدا پێویستم تۆ بچی ڕێز دەم دایکە شەهیدانە بگری نەک کچێ دوو ڕۆژە دەرچووە بە مۆدلێکی تورکی و بە مۆدلێکی ئۆروپی هاتووە بۆ من خۆی عرەزەکات و ناو لێناوە شاجوانی کوردستان و بەرگری لێەکەی ئەزیزم کوردستان پێویستی بەوانە نییە وەک باسی کاریگەری دراماکانیشیان کردو ئەوە ژێکێک بوو لە کاریگەری دراماکان کە من باسم کرد من بەم ئەندازە گەشتنا کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەیەوەی خۆشەوی شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ